بحزنەوە مكان شوارع جيجا سڵاوی خوای گەورەتان لەبێ چۆنن هاوڕادی خۆشەویستم جەژن تا پیرۆز بێت و هەر لە خۆشی جەژناوم طبعا ئەمڕۆ سێم ڕۆژی جەژنا لەگەڵ هاوڕێیانەوە بڕیارماندا کە سەفەرێکی کوردستانی ڕۆژهەڵات بکەین و سەرێک لە هاوڕێمانی تەخت و وردە جوانەکەی هەجیج بین ئینشاڵڵا بەڵام پێش ئەوەی ئێمە بڕیار بدەین گەشتەکە بکەین بەیانی زوو ئێمە کاتێک کە دەرچووین بڕیارمان دابوو کە گەشتێک بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام لە ڕاستیدا کاک محەممەدمان هەیە دواکە لە گەشتەکە ئەزمان سەلام دوایەوەی کە دواکە لە گەشتەکە و ئێمە بڕێوە بووین لە ناو پێم شوێن نابووین پەیوەندیەکەی کرد وتی من بەتەواو بێم بۆ گەشتەکە لەگەڵتانەوە تر ئێمەش بە دەرفەتمانزانێ سەرێکماندا لە گۆڵێ طبعا هاوڕانی خۆشەویستم من یەکێک لەو شوێنانەی کە بە ئاواتەمە ڕۆژە سەردانی کەم گۆڵێ بوو ئێمە ئیشەڵڵا وردۆدا بەڕێکەوتون هاتوونێتە ناو گۆڵێ کەمە دیمەنتا لە دیمەنە جوانەکانمی ناو گۆڵێ بۆ گوازمانێ و ئینشاءڵڵا ئەمە کە گۆڵێشە کاتێک کە ئێرەمان تێپەڕان و کاک محەممەد تەلەفۆنی بۆ کردین سەفەرەکەمان و گەشتەکەمان دەست پێکات و ئەڕێن بە ڕێو کوردستانی ڕۆژهەڵات و هەرێمانی تەخت و گوندیە جیج ئێوە لەگەڵمان بێنەوە تا بتوانین ئەو دیمەنە جوانانەی کە ئێوە بەدڵتانەوە جێ سەرنجی ئێمەیە بۆ ئێوەی خۆشەویستی گوازینەوە بەخێر بێن بۆ گۆڵێ نقرم باروكيا أخم سارانوس يربكي قاروكيا دارو بيرا دار وقد دار نوادي في دوسي دار ووان أخذ بقصيبادي كاران وبتالونا وبيا سمالي دوا والله هاوڕادی خۆشەویستم وەکو بڕیار و ئێمە سەرداری گۆڵە بکەین ئەمە هاتینی دیمەنە جوانەکانی کوێستی گۆڵەمان بینی بەڕاستی ئێمە کاتمان زۆر بەدەستەوە نیە کە لە ناو سنووسار بمێنینەوەنێ ئەو دیمەنە تایبەتانی لە ناو گۆڵایە بە تایبەتی بۆ یەک خۆشیی دواتین لەبەلە ئەوەی ئێمە بە خەبای کوردستانی ڕۆژهەڵاتی سەرێک لە هەرگیز جوانەکان کەسەکەی نزیک بووی نەتوانێت تا کاک محەممەد عەلی بێت ئێمە پێکەوە گەشتەکان پێکەوە ئەنجام بدەین سەرێک لە ڕۆژهەڵاتی کوردستانی بۆیە هەڵێن بە خصوصی دیمەنەکان بۆ یەک خۆشەویست دواتینەوە هەندێک گەشتەکانی خۆشەویستە ئەمە کە لە پشتمانەوەیە گۆڵەوە حەز بکردنیە کەدەک دیمەنی جوان بۆ یەک خۆشەویست دواتینەوەنی ئێوە لەگەڵمان بێنەوە تا سەرداری ڤیدیۆی گۆڵێ بەڵێ هاوڕانی خۆشەویستم وردەوەردا ناو گۆڵەش بەجێهێڵێنی و چونکە کاک محەممەد گەیشتووە بۆەوەی تر گەشتەکەمان تێبکەین گەشتەکەمان دەست پێکەین بڕین بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان پڕ بەخوای گەورە کە داغڵی سەر مەرز بووین و چوینە ناو مەریوانوانێ دەستەکەین وردەوەتە بە ڤڵۆگەکەمان بۆ یەک خۆشەویستی گوازینوانێ بەخێر بێن بۆ گۆڵێ بەحزنەوە گەیشتی نا مەریوان سڵاوی خۆی گەورەتان لێبێت دوای ئەوەی کە بڕیانماندا سەفەرێکی شارە کوردەکانی
ڕۆژەڵاتی کوردستانکەین لەگەڵ هاوڕێیانمە کاک محەممەد کاک شوبان حالیان جەژن دابێت لە حالیان گەشتی نەکوێ مەریوان ئێستا کاتی ئەوە هاتووە بڕۆین پیزا خۆشەکەی ناو مەریوان خۆین و ئینشاڵڵا دەستەکەین بە گواستنەوەی دیمەنەکان بۆ ئێوەی خۆشەویست لە پڕشەری مەریوان جووتێک سێوی سەوز و جوان ماشەڵڵا طبعا هاوڕان خۆشەویستم ئێمە کاتێک هاتوو لە تێرەمە بۆ دومین جارە بن بە دوای ئەوە گەڕەوە دوکانی پیزا دۆزمانە تا بۆ ئەوی خۆشەویستی ڕوتمەوە هاچەنە لە بڵۆگەکەی ترە ئاماژە پێداوە طبعا زۆرمان برسیە هەوڵەین ئینشاڵڵا کە گەشتینە شوێنی مەبەست لەوێ کەمێک ڤیدیۆتان بۆکەم تا ئێوەش ئەگەر هاتین بۆ مەریوان لەو شوێنە لابن کە من پێتانەڵام بۆی ئەوەی بۆەوەی سوودی لێوەرگرن لەو پیزایی کە هەمیشە من حەزم لێتی هاوڕان خۆشەویست ئەمە ئەو پیزایە کە من هەمیشە وەسیەکەم و کاتێک یەمە ناو مەریوانوانێ بە تایبەتی سەردانیان پیزایەکەم چووکە بەڕاستی پیزاکەی زۆر خۆشە بێەوە ناخۆش ئێمە چینە ژوورەوانێت تا چێژ لەو خواردنە ببینین کە لە بەیانیەوە نامان نەخواردوە خۆشەویست ماشەڵڵا لێبێ کەشخێ عەزێ پێشیەک شەفافانتاکەی خۆشە سڵاتان لەبێ هاوڕان طبعا بێ ئەوە ناخۆش دوو دانە پیزای زۆر خۆشمان لێرە خوارد پیزای شەهرەوان ئەگەر هاتن بۆ مەریوان وەسێت بێ بۆتان ئەم پیزای شەهرەواندا نەخوارد وەکو وای شتان دەکرد بێ ئێمە ئینشاڵڵا دەستمان کردەوە بە گواستنەوەی دیمەنەکان بۆ ئەوەی خۆشەویست لەگەڵ هاوڕێیانمە ئیتر ئێستا چین وردوەردا نوێژمان نەکردەوە نوێژەکەکەی نوێژ نیۆڕۆ عەسر پاشان ئەڕۆین سیمکارتە یەکڕین چونکە قەرارە شەو بمێنینەوە چونکە فریان ناکەین وە پاشان تەلەڤیزیۆنێ بۆ کاک عادلی شین بۆ ئیتر ئینشاڵڵا گەشتەکەمان دەست پێ بکا بەرەو هەجیج و وەرەمانی تەخەت ئەگەر ئینشاڵڵا پلانمان گۆڕی لە ڤیدیۆکانە بۆ ئەوەی خۆشەویستی گوازینەوەنێ و باس دەکەین بۆتان طبعا هاوڕانی خۆشەویست بەرمەتی کاک محەممەد ئێمە تەڕێکەوتین بۆ ئەوەی چین بەرەو دەرەکی و بۆ سێمین جار و چوارەمین جار کەلانەکەی داچی بۆ پێوە کاک فەرید خۆی بەڕاستی کەلانێکی زۆر خاص و خۆشیە هەمیشە کاتێک کە ڕێتان کەوتی ئێرانەوانێ سەردانی دەرەکیتان کرد کەلانەکەی کاک فەریدتان بیر ناچێ بیخۆن باشە هاوڕێیان ئێمە چین دوو بارە سێ بارە تاقیکەینوانێ بۆ ئەوەی چێژی لێ ببینین سڵاوی خۆی گەورەتان لەبێ هاوڕانی خۆشەویستم گەشتین و دەرەکی و بۆ خواردنی کەلانەکەی کاک فەرید بەڕاستی ئەم کە پێوترە کەلانەخانەی پیرەوەهار هاوڕانی خۆشەویستم بە زۆری لەسەر نەڕۆنی بەڵام ئێوە کاتێک کە سەردانی دەرەکیتان کرد کەلانەکەی پیرەوەهارتان بیر نەچێت چونکە بەڕاستی هاچی هاتیکە من ئێمە ڕێگەی دەرەکی پێویستەکە سەردانی کاک فەرید کەم و بۆ ئەوەی چێژ لەو کەلانەیە ببینم و منیش بۆی خۆشەویستی گواستبووانێ ئینشاڵڵا ماچینە ناوانێ بۆی کەلانەکە تێسکەینەوانێ بۆ جاری سێم و چوارەم کاک فەرید وا ڤیدیۆکەش تۆی دیاویان جاران سلام علیکم
بانگی پیرۆزی ئێوارەیە و گەیشتنە تا هەجیج. بە کاتی هەجیج. کاتی بانگ بە هەجیج. حلال لناو هجيجة لناو هجيجة لم ورزدا ولم كاتتا استقبال كان هي نازل استقبال كيا بلا وكو وين بس كتن كليريا چالاشي هاو باركياني ماشين اخوار واني تابزاني دني باز الاخوار ويا كيا بلا بشتي قبول ليريا من زودي خاتمه حج مالك لناو هجيجة هبي دي جي تاعي هذا جميع وەکو نەورۆزی خۆمان وایە یادێکیان هەیە بەڵام نازانم بە تایبەتی وەسفی کەم بۆ ئێوە خۆشەویستی بۆ ئێوە خۆشەویستی باس کەم تا بزانین یادەکە چیە ئینشەڵا کە چوونە خوارەوانێ بەتەواتی بۆ ئێوە ڕوونەکەنوانە بزانین ئەم یادە چیە کە ئەوان خەریکن لە ئێستادا یادیەکەنەوانێ و چالاکی خۆیان هەیە لەبڕۆ وەڵا هاڕانی خۆشەویستانەمە حالەن لەناو هەجیجان ئیستیقبالێکیان هەیە نازانم پێناسیکەین بۆ ئێوە تا بۆ ئێوە خۆشەویستی ڕۆنکەوانە بەڵام ئێمە حالە ناکەینەتە خوارەوانێ تا بزانین لەناو هەجیجە لەم کۆتا ڕۆژەی جەژنی خۆمان ئێمە سەفەرێکمان کردو بە ناو هەجیج تا ئێمەش بەشدار بین لەو فیستیڤاڵەی کە قەرارە بەم شەوا ڕوودات ئینشەڵا کە فیستیڤاڵەکە دەستی پێ کرد بۆ ئێوە خۆشەویستێک گوازینەوانێ گۆشتان شیەکەنەوانێ بەس لەم فیستیڤاڵە چیە کە لێرەیە ئەنجام دەدەن. كذا مستوى يا ابو ما شواني هذه جو يتكلم شواني هذه بريه كافي مكان وي بيوش في قواشاني ويقواني دينامي أنا بشتغل شواني هجيجة وبس مكان شواني هجيجة يكتب لو شالا كانوا كخوان والله إن شيء سيان زبادري خوان بريه كانوا مش ديما كان بيجي بشيء كجوازينه.
بەیانیتان باش ئەوڕان هیوادارم باش بن ئەمەش بەیانانی هەجیج سڵاو لە هاوڕانی خۆشەویستم هاوڕیان خۆشەویستم تر کاتی مەڵاوەی هاتووە لە هەجیت بەهۆیەوەی کە بارانی ڕەحمەت باری لێرەیە ئێمەش پلانەکانمان تێکچوو بەهۆیەوەی کە بارانە باری بۆیە وردەوە ئێمە ئینشاڵڵا هەنگاوێنێنەوە بەرەوە مەریوان کاتێک گەشتی نەشوین بەس لێوێ ڤیدیۆی تایبەتیمانە بێت و کۆتایی بە بڵۆگ نقدم باروكيا أخو مسارانوز يا الوكيا يقاروكيا دارو بيرا دار وقد دارنا وديا في دوسي دار ووان أخذ بيارنا وديا بيزا قرشال نور أيد مجيان بيزا ليليا بخشي بالي كاران وبكاونا
وانا خلصني اغلص بابك من مدان مواد ليان بين قرم باروكيا اخو مسارا نوز يان وكي قاروكيا دارو بيرا دار وقد دارنا بەڵە هاوڕان خۆشەویستم ئەمەی کە دینیتان گەشتی ڕۆژهەڵات و کوردستان و کەسێرێکماندا لە هەجیج و بۆ ئەوی بەشداربین لەو چالەکانەی کە لە ڕۆژەدا لە هەجیج ئەنجام دەبێت. هیوادارم توانین بێتمان دیمەنە جوانەکان ناو هەجیج و گەشتەکەمان بۆ ئەوی خۆشەویست گواست بێتوانێت ڕێز قوبوڵکەن و ڕێزی هاوڕیان قوبوڵکەن. هیوادارم توانین بێتم لە خزمەتی ئێوەیە بووم لە خزمەتی ئێوەیە بوو بێتم و توانی بێتم گەشتەکەم بەدڵی ئێوە بوو بێت بۆیە لێرەوانێ مەڵاویتان لێکن و تا گەشتێکی تر سپاردەی خوا بن ماڵاوە بێت.